پرسیاری سێمەڵێ لەسەر بابەتی کوفرکردن بە تاغوت. ئایا چۆن کوفر بە تاغوت بکەم؟ بڕۆمە بەرامبەریان و پێیان بڵێم ئێوە تاغوتن، یاخود لە دڵی خۆمەوە بیان ناسێنم کە تاغوتن و خۆشم ناوێن و بە دوایان ناکەو. یەکەم خی پەروەردگار کە فەرمێ فەمەن یەکفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى لا انفصام لها. معادلەیەک باسەکە، یەک زائید یەک کاتە ئەم دووە. فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله، أما الدوان فقد استمسك بالعروة الوثقى لا انفصام لها. أو دستي بديني خواي قورو قرتو حتما دستي لي برلان عابي بم شرطه كفراني بطاغوت كردو إيماني بخواي پروردگار هنا، يعني وتوتي لا إله أنجا وتوتي إلا الله. كفرانا بطاغوت يكم طاغوت بزانين طاغوت لفعل طغى وهاتو، يعني لسنور درتشون إنا لما طغى الماء حملناكم في الجاري. طاغوت لسر وزني فعلوته وكو رحموت، يعني بر للطغيان. طاغوت خوي چییە؟ ئیمامی ابن القیم ڕەحمەتی خوای لێ بێ باسی کرد بە تەفسیل، و ئیمامی محەممەد بن عەبدولوهاب ڕەحمەتی خوای لێ هێناوێتەوە کە طاغوتی کەوە علەمای ئیسلام زیاتر لەسەری متفقن پێنجن. ئیبلیسە، ئەو کەسەیە کە خۆی بەخوا داناوە و ئەی پەرستن، ئەو کەسەش کە ئەی پەرستن شەرت نییە پەرستراوە کە تاغوت بێ. ئەم جارەیان نمونەی سێیەم باسەکە، مەسەڵەن خەڵکێک مەلایکە دەپەرستن، خەڵکێک سەیدنا عیسا ئەپەرستن، سەیدنا عیسا و مەلائیکەتە بەڕێزەکان ئەوان علاقیان بەسەر ئەم تۆغیانەوە نییە، بەسەر ئەم عبودیەتەوە. خی گەورە فەرمێ یا عیسا ئەنتە قولتە للناس اتخذوني وأمي إلهين من دون الله قال سبحانك. تۆ فەرمووتە تۆ بەو خەڵکە دوت من و دایکم بپەرستن لە جاتی خی گەورە؟ پاک و بێعیبی بۆ تۆ من چۆن شتی باڵێ. لەبەرەوە ئەمانە بنەوە بە تاغوت. هروها طاغوت كل قوم من يتحاكمون إليه. وكم يعمل القيم رحمة إخوائي لبي فرمي طاغوتي هم قومك شوانك شنو بولاي داوري كانك كشكان يعني يقلايكاتو بشريعة غير شريعة إخوائي كور وكو قانونانك لمحاكم كردستان الرودا وياسا يقلايكاتو. والحكم بغير ما أنزل الله كبينجما يعني الحكم حاكم بغير ما أنزل الله، حاكم بغير ما أنزل الله لما جالي التشريع كردبيتي أم له شركاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله، يا لا حكم كردنك يا كردبيتي ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون فلا وربك لا يؤمنون حتى يحكمك فيما شجر بينهم أمان. وهروها تحاكمك آيات يخصص سورة النساء وتمسته يزعمون أنهم آمنوا بما أنزل إليك وما أنزل من قبلك يريدون أن يتحاكموا إلى الطاغوت وقد أمروا أن يكفروا به ويريد الشيطان أن يضلهم ضلالا بعيدا. أما طاغوتك شون تكفيري أم طاغوتك شون كفرانة بطاغوتك. فمن يكفر بالطاغوت يكفر بيش هموش تقويك باور مان بين بي شويني نكوين تعليماتي ورنقرين دفاعي لينك. أما يكفرانة بطاغوت انجا خوي ئەگەر مخالفاتی وایتیایە تەکفیریەکەین ئەرۆک وتم چونکە بێ بزانین ئەمەیان تاغوتەکە مەلائیکەتەکەی پەرست و مەلائیکەتەکە بۆ خۆی نابێ بە تاغوت. فمن یەکفر بالطاغوت کەوا بوو ئەم کابرایە بە کافر دانین ئەو کات، یعنی ئەو کاتە بێ بە پێنج شت ناسیومانە بڕیارمانداوە کە شوێنی ناکەوین، خۆشمان ناوی و مناسەڕەی ناکەین، تعلیماتی وەرناگرین و جێبەجێی ناکەین و هەروەها بە هیچ جۆرە پشتیوانیەکی لێ ناکەین و تەکفیریشەکەین بە کافریشی دانین. ئەمەیە کە ئەیکەین. ئەنجا مەرج نییە بڕۆی بەرامبەریان بڵێ فمن یەکفر بالطاغوت خەڵکی ناوا من بە کافرم دانان، ئەرە تاغوتەوە تۆم بە کافر دان، ئەوە ناکەی. چونکە شێو بارودۆخانەی لە کوردستانە ئێستا هەیە، وەکویان هەندێک شوێن و وڵاتانی تر هەیە وەکو میانمار و ئەوانە، وە کوردستانی شۆتە ڕیزی میانمارەوە لە چەوسانەوەی ئەهلی ئیسلامە. ئیمانی خۆت لە دڵی خۆتە ئەبێ و ورجل من آل فرعون يكتم إيمانه وكو أو مؤمن آل فرعون لسورة غافرة خواهي قربوا من باس فرمي كإيمانك يخوي شاردوتو توتو كفران بطاغوت أميه. باشان علماء إسلام لسر أمام متفقا بيغمر إخوة عليه الصلاة والسلام كسيشي نقرتوا ولا كفران بطاغوتك أما بدعيك أم سردميك هندق له براش كوتي كان ما نقرتوا أنا تبر، يعني الله مرجي أساسية ميك أبي ما كفر بطاغوتك. بيغمر إخوة عليه الصلاة والسلام معاوية كوري حكم هات خزمة بيغمر عليه الصلاة والسلام فرمي من عتقكم لسر كويليك بي آزادكم أو أم أفرت أمينا أم جارية أم آزاديكم. بيغمر إخوة عليه الصلاة والسلام فرمي مسلمانة عرض كربلا اللي ببرس فرمي خوالة شوية دسي بربو أسمان ودرير دسي بو أسمان آماجة بيكردو فرمي لا أسمان داي بيغمر عليه الصلاة والسلام فرمي من شم
كنيزة كوتي جنابت بيغمر إخوائي عليه الصلاة والسلام بيغمر عليه الصلاة والسلام فرمي اعتقها فإنها مؤمنة ئازادی کەمە مسلمان بەچی مسلمانێتەکەی پێفەرمو کوفر بە تاغوت بکە شروطی ئیمانەکان باسکە ئەم تەفسیلاتانە خەڵک دواییە لەبەرەوە علەمای ئەهلی ئیسلام لەسەر ئەوە متفقن هەموو علەمای سەلەف سەحابە و علەمای سەلەف لەسەرەوە متفقن کابرا کەوتی لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله يعني كفرانەی بە تاغوت کردووە لە ضمنی شایەتمانەکە ئەمجا بە تەفسیل تۆ بێنی بۆی و شەرحی بکەیتەوە ئەوە دوایە توانێت تۆ بۆی شەرح بکەیت و بۆی بزانێت چییە ئەژینا لە ئەساسەوە باوەڕی بەوە بووە کە باوەڕی بە ئیبلیس نییە باوەڕی بە خوای تر نییە باوەڕی بەوە نیە کەسێکی تر غەیری خوای گەورە بپەرستێ باوەڕی بەوە نیە کەسێک کە شریعەتی خوای پەروەردگار وەربگرێ هەموو ئەمانە لە ضمنی شایەتمانەکەیەتی لەبەرەوە مەرج نییە تۆ مەرجەکان ئەمانە هەموو بێچێک بڵێ وڵاتەوە ڕەندە کافی نیە بڵێ ئەشهەدو لا إله إلا الله وأن محمدًا رسول الله ئەوەندە کافی و داخلی ئیسلامەکە ئەبێ پێی دوایی داواکراوەکانی تری شریعەتەکەی لێ داواکرێ والله تعالى أعلم وأوش معلومة يعني هەر کەسێکیش کە ئیمانی هەناوە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسلام تەواوی مەعسوومە دەم خوێنی و مافی و هەموو ئەوانەی کە هەی بووە تەواو بە حەرام دانراوە لەبەرەوەی چۆتە ڕیزی مسلمانان وەکو ابن ڕەجەبی حەنبەلی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ پرسیاری چوارم